ناسنامە و کۆڵەکەی ژیان و مانی نەتەوەیە. هەر نەتەوەیەک زمانەکەی لێبسەندرێتەوە خۆشی لە نێو دەچێت و دەفەوتێت. هەر نەتەوەیەک ئەگەر سەربەخۆییشی نەبێت بەڵام زمانەکەی خۆی بپارێزێت هەرگیز نامرێت و هەر ڕۆژێک دێت کە سەر دەکەوێت و سەربەخۆ دەبێت. ڕۆژی زمانی دایکە لە هەموو جیهانە و ئێمە وەکو کۆلێژی زمان لە زانکۆی سلێمانی بڕیارمان ناکە ئیڤێنتێکی پشکۆلانە دروست بکەین لە نێوان خۆمانە و چالاکیەکانمان لێرە ئێمە مێزەمان داناوە. چالاکیەکەمان پرسیار و وەڵامە. پرسیارەکان دامان ناون چەند کاتەگۆریەکی جیاوازە. هەر پرسیارێک وەڵام بنەوە جانتایەک لە جانتا بچووکەکانمانە بنەوە بە دیاری کە وەکو گوێزەبانە دامان ناوە. بۆ نافەرموو. چالاکیەکەمان زیاتر بەلایانی ژینگە دۆستیە. بیسمان بە هەمان شێوە ژینگە دۆستیەکە تێکەڵی کلتوری کوردیشکەینەوە هاتون گیا دەرمانمان هێناوە. ئەو گیانەی کە لە شاخەکانی کوردستانە ئەڕوێن بۆ زۆر سوود و زیانیشیان هەیە توانین بڵین. چەندێک سوودیان هەیە بێگومان ئەوەنەش زیانیان هەیە بە پێی کەسەکان ئەگۆڕێن. ڕۆژی جیهانی زمانی دایک لە چیەوە هاتووە؟ ڕۆژی جیهانی زمانی دایک لە ڕۆژی بزافی زمانی ساڵی 1952 بەنگلادیش ڕۆژهەڵاتی ئەوسای پاکستان بەر لە سەربەخۆییەوە سەرچاوی گرتووە. ساڵی 1952 ژمارەیە قوتابی زانکۆی داکا کە دژی سیاسەتی زمانی دەوڵەتی پاکستانە ڕزایەتیان دەربڕی بەدەستی هێزەکانی پۆلیس و سوپای پاکستان کوژران. ئەگەر چی کورد خاوەنی زمانێکی ستانداردی یەکگرتوونیە بەڵام سەرەڕای قەدەغەکردن و نکۆڵیکردن لە بەکارهێنانی زمانی کوردی لە هەندێک بەشی کوردستان زمانی کوردی کەڵ نەبووتەوە و تا ئەم سەردەمەش پەری بەخۆی داوە. لە باشووری کوردستان دوای ڕووخانی ڕژێمی بەعسی عێراقی زمانی کوردی وەک زمانی دووەم لە عێراقدان پێدانراوە. بەڵام تا ئێستا لە تورکیا و ئێران و سووریا زمانی کوردی دانی پێدا نەندراوە. لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا لە زانکۆی سلێمانی بە سەرپەرشتی بەڕێوەبەری زانکۆ و هەروەها خوێندکاران چالاکیەک بەڕێوە چووکە لێرەدا خوێندکاران چەند چالاکیەکی جۆرا و جۆریان ئەنجاما بوو. یەکێک لەوانە کتێب فرۆشتن بوو، هەروەها باسی گیا کوردەواریەکانیان دەکرد لەگەڵ ئەوەی کە خواردنیشیان تیا دەفرۆشرا و هەروەها مەتەڵ و پند و چەندەها شتی دیکەیان لێرەدا لە چالاکیەکاندا دانابوو. بۆیە چالاکیەکە زۆر باش بەڕێوە چوو. هەروەها خوێندکاران باس لەوە دەکەن کە ئێمە لە پرۆژەماندایە کە زمانی کوردی وەکو زمانی دایک زۆر بەرەو پێش بەرین. چاوان عەدنان، دەستگای میدیای ڤار، سلێمانی.